بە بۆنە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێت مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری چەندین فەرمودەی پێغەمبەری لە شەقام و شوێنە سەرەکیەکانی ناوشاری سلێمانی هەڵواسیوە و دەیانەوێت بەم کارە پەیامەکانی سەروەری مرۆڤایەتی زیاتر بڵاو بکەنەوە. ئەتوانرێ ئەم بابەتانش بخۆزرێتەوەی کە بتوانی کاری خێری کاری خێر و چاکەیتیا ئەنجام بدەیت. ئێمە بە حەقەت لەو ڕۆ توانیمانە کۆمەڵی لافتە هەڵواسین سەبارەت بە یاد خستنەوەی خەڵک بە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لافتەکان کۆمەڵێ فەرمایشی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەرچاو ڕۆشتنی خەڵک. زوڵم قبوڵ نەکرێ، تەبا و برایەتی و یەکڕیزی لە ناو یەکترا دروستکەین، حقد و غیل و غەش لە ناو یەکترا لابەرین و نەمێنێ. لە ڕانیەش مەڵبەندی کۆمەڵی دادگەری بە میهرەجان و باسکردنی ژیانی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت یادەکەیان بەرز ڕاگرت. جگە لەوەش شەقامەکانیان بە فەرمودە ڕازاندەوە. سپاس بەخوای گەورە مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان کۆمەڵی چالاکی گرنگی ئەنجامداوە لە بڵاوکردنەوەی فلێکس بە بۆنەی لەیەکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وەروها کۆمەڵێک چالاکی دیکە لە بێونەی ئەنجامدانی میهرەجانی فراوان ئەنجومەنی حاجەوە کە پێی هەستا لە سنووری ماڵبەندەکەمان و هەروە بەیاننامەمان ئێمە دەرکردەوە کۆمەڵبەند هەر بەو مناسبەتە پیرۆزەوە. زۆر گرنگە ئێمە لەو ڕۆژەدا کە خەڵکان بە شێوەیەکی گشتی لە خۆشی و شادیدان بە بۆنەی لەدایکبوونی زاتێکی ئاوا گەورە مبارەک ئێمەژە کە موسڵمان دەستمان هەبێت لە گۆڕانکاریکردن لەو واقعەتاڵ و ژیانە ناخۆشی کە ئێستا بەرەوکی هەوڵاتیان هەرێمی کوردستانی گرتوێتەوە بۆ ئەوەی ئەمەش بەچی دەبێت تەنها بە گەڕانەمان دێ بۆ شەریعەتی خوای گەورە بۆ سیرۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چی کردو لە ژیانی خۆیدا بۆ ئێمەش هەنگاو بە هەنگاو بە شوێن ڕێی ئەم زاتە پیرۆزەدا بڕۆین و هەروە بتوانین گۆڕانکاریەکی ڕیشەی گەورە و بنەڕەتی گەورە بەسەر ژیانی تاچی خێزانی کۆمەلگای کوردەواری خۆماندا بێنین. لە قەزای سۆرانیش بۆ ئاشناکردنی خەڵکی بە فەرمودەکانی پێغەمبەری ئازیز درودی خوای لەسەر بێت مەڵبەندی کۆمەڵ لە ناوچەکە چەندین فەرمودیان لە شەقامەکان هەڵواسیوە. کارگێڕی هەڵبژاردن لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری دەڵێت ئێستا گەنجان و لاوان بە ئاقاری خراپدا دەبرێن و ئەوان دەیانەوێت خوشکان و برایان ئەم فەرمودانە لە ژیانیاندا ڕەنگ بداتەوە. هەستین بەو بیرۆکەیە بە ئەنجامدانی ئەو بیرۆکەیە کە ئاشناکردنی خەڵکی خۆمانە، ئاشناکردنی گەنجانە و خوشکان و دایکانە بە فەرمودەکانی پێغەمبەر بۆ ئەوەی زیاتر شارەزا بن، زیاتر پابند بن بەو فەرمودانە و ئەم فەرمودانە لە ژیانی خۆیان لە ژیانی ڕۆژانەی خۆیان ڕەنگ بداتەوە و ئیستیفادەی لێ بکەن ئینشاءالله. وەمە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەکەین کە پاراستنی ئەم فلێکسانە ئەم فەرمودانە لە ئەستۆ ئەگرن چونکە بەڕاستی هەدەفمان تەنها جوانکردنی سیمای شار و ئاراستەکردنی گەنجانمانە بۆ ئیشی خێر و ئیشی چاک. کۆمەڵی دادگەری لە ساڵانی ڕابردووشدا چالاکی جیاوازی لە یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتیدا ئەنجام داوە و لە ڕێگەی چەندین کۆڕ و سیمینار و بڵاوکردنەوە و هەڵواسینی پۆستەرەوە ژیان و فەرمودەکانی پێغەمبەری ئازیزی بە خەڵک ئاشنا کردووە تا هاوڵاتیان هەم بدات زیاتر کار بە بەرنامەی خوددا و پێغەمبەرەکەی بکەن و لە ژیانی خۆیان و خێزانەکانیان ڕەنگ بداتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.